چل ڕۆژ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس وەداد حسێندا تێپەڕی، بەڵام تا ئێستا هێزانامنیەکان هیچ کەسێکیان لەسەر ئەو دۆسیەت دەستگیر نەکردووە. لە شاری سلێمانی بە ئامادەبوونی کەسوکاری ئەو ڕۆژنامەنووسە تیرۆرکراوە و بەشێک لە وڵاتیان و ڕۆژنامەنووسان چلەی ماتەمینی بۆ وەداد حسێن ڕێکخرا. کەسوکاری وەداد حسێن ناماژە بۆ ئەوە دەکەن کە سەرەڕای ئەوەی سکاڵایان تۆمار کردووە ئەو شوێنانەی کوڕەکانی لێ فرێنراوە و دواتر فڕێدراوە دەیان کامێرای چاودێری تێدایە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە. شێوەیەکی درندانە شەهیدکەن و ئیشکەنجەیەکە دژی مرۆڤ دژی ئینسانەتی گەل شەهیدێ قەلەمکەن و پشتینگی ناوبەرە 2 ساعەتە دو دەمژێمێرەدا لەسەر جادە سێجێ نزیکی سێ مێلێ ji لای هەندێک مرۆڤەوە تێدا دیتن. وەداد حسێن پێشەوەی تیرۆر بکرێت پەیامنێری ئاژانسی ڕۆژنیوز بوو، بەڵام لە سیانزەی ئابی ئەمساڵ لە شاری دوهۆک دیار نەما و دواتر تەرمەکەی لەسەر ڕێگای نێوان دوهۆک سێمێڵ دۆزرایەوە و کەسوکارەکەی دەڵێن لە ژێرە شکنجەدا گیانی لەدەستداوە. هاوکارانی ڕۆژنامەنووسە باس لەوە دەکەن کەیسەکەی وەداد حسێنیان بردووەتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، داوایان کردووە بە دوواداچوون بۆ کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسەکەیان بکرێت. لە هەوڵداین بۆ ئەوەی ئەم کەیسا بە نێودەوڵەتی بکەین. هەتاوەکو ئێستا بردومانەتە چەندین ڕێکخراوی جیهانی و پەرلەمانتاران و حزبەکانی وڵاتانی ئەوروپا و بەردەوامین لە هەوڵەکانمان هەموو ئەو شوێنانی کە ماون ئێمە ئەو کەیسە ئەگەێنینە هەموو ئەو لایەنانە و بێگومان چەندین ڕێکخراوی جیهانیش قسەیان هەبووە و نامەی تایبەتیان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە. وەداد حسێن لە دوای سۆرانی مامە حەمەوسەر دەشت عوسمان و کاوە گەرمیانی دەبێتە چوارەم ڕۆژنامەنووس کە لە 8 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان تیرۆرکراون. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.